بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنامەی بەروایندەیەکی گەشتر لە دووەم بەرنامەی ئەم ڕۆماندا پێتان شاد دەبینەوە. دیارە وەک ئاماژەم پێکرد لە بەرنامەی پێشوشدا بەروایندەیەکی گەشتر بەرنمەیەکی تایبەتە بە بانگەشەکانی هەڵبژاردننی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کە لێرەوە دەمانەوێت لەگەڵ بەرپرسان و کادرانی کۆمەڵی ئیسلامی گفتوگۆ لەسەرەوە بکەین کە چۆن هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەروایندەیەکی گەشتر دەبرێت، واتە کار و پلان و بەرنامەی کۆمەڵی ئیسلامی چۆنە بۆی کە هەرێمی کوردستان بەروایندەیەکی گەشتر ببات. لە بەرنامەیەم ڕۆمدا دوو میوانی بەڕێزم هەیە کە یەکیان مامۆستا سەباح قارەمانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی مامۆستایان بەخێر بێی، و هەروەها مامۆستا مستەفا باپیر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ. مامۆستایان جنابیشت بەخێر. مامۆستا سەباح دێمە لای تۆ. کاری سیاسی کۆمەڵی ئیسلامی بڕگەکانی لە کارنامەکە کە من ئێستا کارنامەکەم لە بەردەستە باز لە چالاکردنی دامەزراوەکان دەکات. لە 4 ساڵی ڕابردوو کۆمەڵی ئیسلامی ڕەنگە هەوڵی زۆری دابێت و هەڵوێستەکانیش ڕوون بوو بۆی کە چالاکردنی دامەزراوەکان هەوڵ بدا بۆ چەسپاندنی ئەمانە وەک ڕۆڵی چاودێری پەرلەمان و دەستەی نەزاها تایبەتی بۆ نمونە سەر بەخۆی دادگاکانەمانە قسە و کاری زۆری تیاکرد، هەوڵی زۆری دا، بەڵام ڕەنگە لە 4 ساڵی داهاتوە شتێکی ئەوتۆ نەگۆڕابێت جگە لە وشیاری هاوڵاتیان بۆ نمونە دامەزراوەکردنی ئەم دەستگایانە. کار و پلانی 4 ساڵی داهاتوتان چۆن هەیە؟ بە تایبەتی دروشمەکەتان دەڵێ بەردەوامین و کۆڵ نادەین. بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە جەنابەت و سڵاو لە بینەران و دەنگدەرانی کوردستان. بە دڵنیاییەوە کۆمەڵی ئیسلامی کە دروشمەکەی کۆڵ نادەین و بەردەوامین، ئەمە ماناو مەدلولی خۆی هەیە. بە تاکید ئێمە و کۆمەڵی ئیسلامی ئەمانەوێ بەردەوام هیوا ببەخشین بە تاکی کوردی و بە هاوڵاتیانی کوردستان کە کۆڵ نادەین بەردەوام دەبین. کۆڵ نادەین بۆ مانەیە کە ئێمە ئامانجی خۆمانمان هەیە، ئەجێندای خۆمانمان هەیە و لەسەر بە ئەنجامگاندن و بەردەوامبوون لەسەر ئەو ئەجێندایە ئەگەر هەر بربەستێکە بوو بێ، ئەگەر هەر فشارێک هەبوو بێ، فشاری سیاسی بوو بێ، ئەمنی بوو بێ، دارایی بوو بێ و بە هەر شێوازێک لە شێوازەکان مامەڵە و یاری کرابێ بە ئەنجامەکانی هەڵبژاردن و تەزویرکردنەوە، ئێمە کۆڵ نادەین. ئێمە بەردەوام دەبین لە خزمەتکردنی هاوڵاتیان، لە داکۆکیکردن لە مافەکانیان، لە خزمەتی هەژاران لە پرۆژەکانمان کە بەرچاون لە پرۆژەکانی بەخشین و هەموو ئەوەی کە پێمان نەکرێ، چونکە ئێمە بەڕاستی ئامانجێکمان هەیە هەم بۆ دوڕۆژی خۆمان و هەمیش بۆ خۆشگوزەرانی ژیانی هاوڵاتیان و تاکی کورد. بۆیە دروشمەکەی کۆمەڵ بە تاکید پڕاوپڕە لە هەڵوێستەکان بڵێن لەمانە بۆ هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵ و بۆ ئومێد و هیوا بۆ داهاتووی خۆمان. لەبەر ئەوەی ئێمە وەکوتە دروشمەمان هەیە. لەگەڵەوەیش وەک ڕوونە ئێمە لە ڕابردووە بەردەوام هەوڵمانداوە حاڵەتێکی نۆرماڵی سیاسی لە کوردستان دروست ببێ. حاڵەتی نۆرماڵی سیاسی لەکوێوە دروست دەبێ؟ ئەوەیە کە هاوسەنگی ڕاگری لە نێوان دەسڵاتەکان، لە نێوان دەسڵاتی تەنفیزی وەک حکومت کاری خۆی بکە بە دەربێ لە دەست تێوەردانی حیزبی، حکومت ئیش بکە، ئەجەندای هەبێ، بەرنامە هەبێ، پرۆژێ هەبێ و خاڵی سەرەکی لە حکومتداری خزمەتکردنی هاوڵاتیانە. دەبێ ئەوە پێوەربێ دوور لە تەداخلی حیزبی و هەوڵمانداوە پەرلەمان کارابێ. بەو مانایە وەکوتمان ڕاستە لە پەرلەمان نوێنەرەکان نوێنەری حیزبن، بەڵام دوجار کە ڕۆیشتە پەرلەمان بەڕاستی ئەبێ ئەو ئەجێندا حیزبێت جێبڕن ببن بە مولکی هاوڵاتیان و داکۆکیکردن لە مافی هاوڵاتیان و پەرلەمان یەک دەبێ بوێر بێ، ڕاستیەکان نەشارێتەوە، دڵسۆز بێ، بگەڕێ بە دوای کەموکورتیەکانە و بە تاکید چاودێرێکی دروست بێ بەسەر پەرلەمانەوە. پێم وایە لای هاوڵاتیان ڕوونانی بە حقت فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەدایەکی زۆر جوانی کردووە لە پەرلەمان و پەرلەمانتارەکانمان زۆر بەباشی توانیان ئەو ئەدا بکەن و مولکی هەموو هاوڵاتیانی کوردستان بن. و دوجار بەشی سێمی کە زۆر زەرورە ئەوەیە کە دادگاکان سربەخۆ بن و لە هەموو گرفتەکانە دوجار بگەڕێنەوە بۆ دادگاکان و دادگاکان زۆر بە دوور لە دەستێوەردان و فشاری سیاسی بڕیاری خۆیان بدەن. ئەمە بەڕاستی کاکدا لە هەموو دنیادا ئەمە کۆمەڵگایەکی تەندروست دروستەکە، نۆرمال دروستەکە. ئەوروپا ئەمە وای لێ کردووە بە تاکید ژیانێکی خۆشگوزارانیان بۆ هاوڵاتیان دروست کردووە کە ئێمە پێمان وایە هەمان حاڵەت لە بانگراوەندە ئیسلامیەکەیشمانەوە سەرچاوە ئەگرێ کە بالفعل هەمووی دەسڵاتی خۆی بێ و مافی هاوڵاتی بوون بێ. هەموو تاکیکی ئەو کوردستانە بە هەموو جیاوازیەکانی ڕنگ و دەنگ و ئاین و تێڕوانینە فکری و سیاسیەکانیەوە ئەرکە کە مافەکانی پارێزراوە بێ،
حرمەتی بگیرێ مرۆڤایەتی ڕێزێ بگیرێ و ئەوە کاری کۆمەڵی ئیسلامیەوەتە لە ڕابردووە ئەوەندەی توانیمانە درێغیمان نەکردووە لەگەڵەوە کوتمان تێبینیمان هەیە کە واقعی کوردستان واقعێکی ناتەندروستە دەستێوەردانی نادروست وەک حیزبی وەک سیاسی وەک زۆر جار هەریم و نەودەوڵەتی هەیە و ئێمە پێم وایە کەم تەرخەمیمان نەکردووە هێندەی کە توانامان هەبووە و هێندەی ئەوەی کە زیاد لەوەیش کە هاوڵاتیان متمانایان پێداوین بەڵام بەم نەمەتە بەردەوامین بۆ داهاتوو زیادی دەکەین و ئومێد دەکەین ئینشاڵڵا بیکەین بە کۆمەلگایەکی دروست و مامەڵەیەکی سیاسی دروست لە واقعی کوردستانە جێبەجێ بکرێت. زۆر باشە دامەزراوەکردنی بۆ نمونە دەستگاکانی حکوومەت بەتێبەتی بۆ نمونە لە ڕۆڵی چاودێری پەرلەمان دیوانی چاودێری دارایی دەستەی نەزاها هەموو ئەمانە کە لە پێناو ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیدا هەوڵ دەدن و لە کارنامەکەشتانە هاتووە سبەینی ڕەنگە دووبارە کۆسپ دروست بێ وەک چۆن لە پەرلەمانی کوردستانە دروست بوو لە پێناو گۆڕینی سیستەمی حکومڕانی پەرلەمان داخرا ڕەنگە لە 4 ساڵی داهاتووشدا هەمان شێواز هەمان هەڵوێست هەمان شت بێتەوە بنمونە ڕوبەڕووتان ببێتەوە ئێوە هەر بەردەوام منەوە کاتش و لە پێناو دامەزراوەکردندایە لە پێناو سیستەمێکی گونجاو بە هەرێمی کوردستاندا هەر بەردەوام من لەسەر ئەم نمەتە بەدڵنیایە کاک جەلال ئێمە وەک گوتمان کۆمەڵی ئیسلامی ناسراوە بەوەی کە سەرڕاستە لە بەڵێنەکانی کە دەڵێن کۆڵ نادەین و بەردەوامین واتە لەو شتە زۆر چاکانەی کە کردومانەوە و زیاتریش بیر دەکەنەوە بەوەی کە لە واقعە پێویست بێ بەردەوام دەبین اینجا لەگەڵەوە ئێمە بزانین هاوڵاتیان بزانین میکانیزمی فشار چییە وەنیە کۆمەڵی ئیسلامی لە ڕێی پەرلەمانتارەکانیەوە لە ڕاگەاندنەوە لە فشارە مەدەنی و سیاسیەکانەوە بەردەوام دەبین کە پێم وایە هاوڵاتیانی کوردستانیش خوازیاری ئەم هەنگاوانن خوازیاری شتی تر نین کە لە ئەزمموی ڕابرد و تاقی کرایەوە و لێی سوودمەد نەبووین بۆیە ئەمانە ئێمە بەردەوام دەبین و ئەرکی پەرلەمانتاریش ئەوەیە کاک جەلال کە ڕۆیشتە پەرلەمان وەکوتم فعلەن چاوکراوە بێ دڵسۆز بێ خەمخۆر بێ کە موکورتیەکان هەم بخاتە بەردەست حکوومەت بۆ چاکردن حکوومەت ناچارکە و چاودێرێکی ورد بێ بەسەرەوە و ئەگەر حکوومەت بە تەبیعیش بەدەمەوە نەهات بە دروست بەدەمەوە نەهات لە ڕاگەاندنەکان تاکی کوردی وشارەکاتەوە بۆ ئەوەی کە تاکی کوردی تێبگا لە ئەدای ئەو لایەنە ئەو حیزبەی کە دەسەڵاتی بەدەسە و دوجار لە سندوقەکانی دەنگدانە بڕیار بدا بۆیە ئێمە بە دڵنیاییەوە هەوڵ دەدەین و کوتمان ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین وەک ئەجەندا ئاینێکەوە وەک کارێکی سیاسیمان کە دەبێت گەندەڵی نەمێنێت چکە ئەم میلەتە بەدەست گەندەڵیەوە دەناڵێنێ بەڕاستی ئەم میلەتە ئەو نەهامەتێ بەسەری هاتووە ئەو نەبوونەی بەسەری هاتووە لەبەر ئەو نێ وڵاتێکی بێداهاتین ئێمە باش دەزانین خۆی پەروەردگار وڵاتێکی پێداوین داهاتی سروشتیمان هەیە وەنیە نەوت و غاز و ئەوە وڵاتێکی گەشتیاریمان هەیە وڵاتێکی سنوورمان هەیە و گومرگ هەیە ئەی ئەمانە بۆ هاوڵاتی ئێمە بێدەرامەتن دەستێکی ئەمین بەڕێوە زۆر باشە من دێمەوە لەسەرم دەستی ئەمینە مامۆستا مستەفا سەبارەت بە پەروەردە جەنابەت لە ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگیت لە ڕابردوودا هەڵوێستان هەبوو لەسەر و مافی مامۆستایان کە پێشێل دەکرا سوکایەتی بۆ مامۆستا دەکرا موچێ مامۆستا دوا دەکەوت سیستەمی حکومڕای سیستەمی پەروەردە بە زۆر لە زۆرەکان جێگە ڕەخنەی هەموو لایەکتان بوو ئێوە لە وەکو کۆمەڵی ئیسلامی سبەینی وەکەوەی کە ئەنجومەنەکەی ئێوە سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە بەرنامە پلانتان چی هەیە بۆ 4 ساڵی داهاتوو کە ئایندەیەکی گەشت ببەخشنە توێژی مامۆستا و قوتابیان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان درود و ستایشی بێ نەبراوە لەسەر جانی پاکی پێغەمبەری پێشەوە دەستخۆشتانی دەکەم بۆ بەرنامە بەخراتنی مامۆستا سەباح دەکەم و سەڵاو لە هاوڵاتیانی کوردستان و دەنگدەران دەکەم من پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە من هەر لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەم کە بە گوڕ و تینێکی زیاتر لە جارانی پێشوو بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ گۆڕینی ئەو واقعە هەموارەی کە خەڵک تێکەوتە وڵات تێکەوتووە و بە واجبێکی شەرعی خوانی بزانن ئێمەی مسلمان واجبە لەسەرمان خوای گەورە لەسەری فەرز کردوین کە چۆک بۆ زوڵم و ستەمدا نەدەین بەڵکو دەبێت بەردەوام بین هەوڵ دەین بیگۆڕین خوای گەورە لە ئاەتێکدا دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ئێوە چۆک بۆ زوڵم و ستەمدا مەدەن ئەجینە ژیانی دنیا و قیامەتتان لە مەترسیدا دەبێت دەکەونە ناو ئاگرەوە بۆیە پێویستە ئێمە بەردەوام بین و بەڕاستی ئەم دروشمەی کۆمەڵی ئیسلامیش بەرزی کردوێتەوە کۆڵ نادەین و بەردەوامین ئیلهامی لەم پەیامە ڕەبانی وەرگرتووە کە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فاستقم كما أمرت
بەردەوام بە لەسەر ئەو ڕێگەیە کۆڵ نەدەی نەبەزی و فعلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆڵی نەدا شەو ڕۆژی خستە سەریەک تا بتپەرستی و زوڵم و ستەم و نادادگەری گۆڕی بە دادگەری و خواناسی و دینداری و ئەخلاق و ڕەوشبەرزی و پەروەردە و فێرکردن لە ماوەیەکی قیاسی کەم دەتوانی جیلێک پەروەردە بکە کە ئەم جیلش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەروەردەی کرد لە ماوەیەکی قیاسی کەمدا کە مێژوونوسان دەڵێن لە ماوەی 25 ساڵدا توانیان سێ لە سەر چواری سەر زەوی ئەو کاتە بگۆڕن پەیامی خۆیان پێبگێنن و مرۆڤ بەختەوەرکن بەنسبەت ئەو پرسیاری کە جەنابەت کرد لە بواری پەروەردەدا خۆتان دەزانن بواری پەروەردە و فێرکردن کە هەم بێجگەلەوەی پەیامی ئیسلامە و سوپاس بۆ کۆمەڵی ئیسلامیش کە لە کارنامەکەی خۆیدا سێکتەری پەروەردە و فێرکردن 11 خاڵی نووسیوە کە زۆر گرنگن بەڕاستی ئەگەر ئەمە بخرێتە بواری جێبەجێکردنەوە کاریان لەسەر بکرێەوە کۆس بوتەگەری نێنرێتە بەردەم دەتوانم بڵێم پرۆسی پەروەردە و فێرکردن لەو ئەزمانی کە تێی کەوتووە ڕزگاری دەبێ و بەردەوام لە بەرەو پێشچووندا دەبێ خۆتان دەزانن پەروەردە و فێرکردن دەتوانم بڵێم هۆکاری سەرەکی بەختەوەری تاک و میلەتانە یعنی ئەو وڵاتانی کە پێشکەوتن بەڕاستی لەم بوارەدا سەرکەوتوو بوون بۆیە پێشکەوتون هەم لە بواری پەروەردە هەم لە بواری زانیاری و بەرزهێنانی زانیاری خۆت فێرکردندا کە ئەمە دەبێ بە دوو هێڵی تەریب بڕوە وەشان بەشانی یەک هەر وڵاتێک لەم دوو بوارەدا سەرکەوتوو بێ توانیوێتی ئاسوودەیی و پێشکەوتن بۆ تاکەکانی کۆمەلگاکەی و بۆ وڵاتەکەی بەرهەم بێنێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەو هەرێمەی کە بەردەوام بە دەست لە هەموو سێکتەرەکاندا و بە تایبەتیش لە سێکتەری پەروەردەدا کە ئێمە دەمانبینی مامۆستایان چۆن دەهاتنە سەر شەقامەکان و داوا مافی ڕوای خۆیان دەکرد داوا بەسترین مافەکانی خۆیان دەکرد پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بەڕاستی نەک هەر بەرەو پێشەوە ناچێت کە خۆمان دەزانین ڕۆژانە زانست ئەگەر دەفریای نەکەوی ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتندا بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا لەم هەرێمە داماوەی ئێمەدا بەهۆی ئەم دەسەڵاتە نامشورخۆرەی کە ماوەیەکی زۆرە چۆچی بەسەر سنجی ئەم وڵاتە داداوە تەماشارێکین ڕۆژ بە ڕۆژ پرۆسی پەروەردە فێرکردن نەکە بەرەو پێشەوە ناچێ بەرک و چی وای کردووە بڕوا مامۆستا چی وای کردووە کە بەرەو دواوە بڕوا بەڵێ جاوەکو سەبەبی سەرچی تەبعاً پرۆسی پەروەردە و فێرکردن ئێمە چوەکو تاک خۆمان و چوەکو خێزانەکان دایک و باوکان وەکو چوەکو موەسساتی حکوومەتی هەمومان لێی بەرپرسارین بەڕاستی ئەوەندە کارێکی قورس و چونکە بریتێ لە پێگەاندنی ئینسانێک کە بتوانێت هەم خزمەتی خۆی کە هەم خزمەتی وڵات و هاوڵاتیەکانی خۆی بکات ئەمەی وای کردووە کە پرۆسی پەروەردە و فێرکردن بەرەو پێشەوە نەڕوە بەڕاستی دەسەڵاتە کە مشوری لەم پەروەردە نەخواردووە بەدەم کێشەکانەوە نەهاتووە پلان و نەخشەی نەبووە بۆ داهاتووی پەروەردە یعنی ئەمە بەحەقەت دەبینین تەماشا دەکەی ئەو هەموو کێشانە هەیە لەگەڵ ئەوەشدا مامۆستایان ڕۆشنبیران پسپۆرانی بواری پەروەردە حکوومەتیان ئاگادار کردوتەوە بەڵام هەرگیز بەدەم کێشەکانەوە نهاتوو زۆر باش کێشانە تەراکوم کە بەسەرێکدا کەڵەکە بێ ئیدی ئێستا دەفریا ناکەوی زۆر باش هەر لە نەبوونی قوتابخانە هەر لە نەبوونی مەنهەجێکی ڕێک و پێک هەر موچەی مامۆستایان ئیدی باقی ئەگەر سبەینی وەزارەتی پەروەردە بدرێتە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەرزی واقع ئەتوانن چۆن چاکسازی لەم وەزارەتەیە بکەن چی بگۆڕن کە لە ماوەی 4 ساڵی بۆ نمونە 4 ساڵەی کە لە دەستیەوەیەدایە ینی ڕنگ بداتەوە و دیار بێ و ینی مامۆستایان و دۆخی مامۆستایان و قوتابیان بەروایندێکی گەشتر ببات بەڵێ دیارە کۆمەڵی ئیسلامی بە حکمی ئەوەی هەڵگری پەیامی ئیسلامە بایەخ بە پەروەردە دەدات ئیسلام ئەگەر تۆ تەماشا دەکەی ئینسان پێدەگەرێت لە هەموو بوارەکاندا لە بواری عەقیدەدا لە بواری ئەخلاقدا لە بواری سیاسیدا لە بواری اقتصادیدا بەرنامەی بۆ هەموو شتێکەیە خوای گەورە دەفەرمێ مفهومی ئاەتەکان وفەصل الله تەفسیلە ئێمە بەرنامەیەکمان بۆ داناون کە احتاجتان بە هیچ شتێک نەبێ یعنی ئەگەر ئێمە بتوانین ئەم بەرنامەی خۆمان لەسەر ئەم منهەجە ڕەبانیە جێبەجێ بکەین من پێم وایە زۆر لەو کێشانی کە ئەمڕۆ بەدەستەوە دەناڵێنین بە ئاسانی چارەسەر دەبێ لە بواری پەروەردەیدا ئێمە بەحەقەت ئەگەر پەروەردەی ئەمڕۆ نەک هەر خەڵک پەروەردە ناکە یخەن بە دوو جۆر پەروەردەمان هەیە پەروەردەی ئیجابیمان هەیە پەروەردەی سلبیمان هەیە ئەم پەروەردانی ئەمڕۆ هەن بەڕاستی پەروەردەی سلبین یعنی تەماشا دەکەی تاچی کۆمەلگا تا خوێندکار مامۆستا ئینتیمای نەماوە نەبوو نیشتیمانەکەی نەبوو نەتەوەکەی نەبوو دینەکەی بەڵکو لە ڕووی ڕەوشت و دارمانەوە وا کۆمەلگای کوردی ئەگەر دەفریایی نەکەوین بە حەقەت بەرەو دارمان دەڕۆ یعنی ئەمە خەتای پەروەردەی ناو قوتابخانەکانە
يعني ناتوانیوە ئەدای کاری خۆیان بکەن وەک قوتابخانەکانیان لە بواری پەروەردەرا زەعیف کردووە تەنانەت دەرگای مزگەوتەکانیشیان داخستووە نەهێڵەن مزگەوتەکانیش کە گرنگترین شوێنی پەروەردەی مرۆڤە دەرگایان لەسەر داخستون دەڵێن لە غەیری نوێشکردن نابێ بە هیچ جۆرێک نە قورئانی تێدا بخوێندرێ نە خەڵکی تێدا پەروەردە بکرێ یعنی وای لاتۆ ئەم مزگەوتەی کە جاران پەیامی خۆی بۆ هەموو خەڵکی پێدەگەیان ئەوڕۆ تەماشا دەکەی بریتە لە تەنها بینایەک کە بۆ ماوەی دەرەقە شارەجێک دەکرێت و نوێژی تێدارکرێ و ئیدیدا دەخرێت ئەمە بەڕاستی ئەگەر ئەم دوو مرکزەی پەروەردە و فێرکردن کە قوتابخانەکانن و مزگەوتەکانن و ئیزافەتەن خێزانیش هەموو یەک بخرێ بە یەک ئاراستە خەڵک پەروەردە بکرێ پێم وایە تاچێکی تەندروست پێدەگەێنرێ تەماشا لە ڕووی ڕۆشتیەوە تەماشا و گەنجانە بکە بە ناوی ئازادی و دیموکراتیەتەوە گەنجی ئەم وڵاتەیان چ لێ کرد آخر ئەخلاق و ڕەوشت شاعرێک زۆر جان دەفەرمێ إنما الأمم الأخلاق ما بقيت بقوا إذا ذهبت أخلاقهم ذهبوا ملت بریتە لە ڕەوشت ئەگەر ڕەوشتی نەمایدی دوژمنی ناوێت زۆر باشەواتە ئەگەر وەزارەتی پەروەردە لای ئێوە بێەوە دەتوانن بۆ نمونە ینی ئەمە ڕێک بخەنەوە پەروەردەیەکی جوان بخەنەوە ناو قوتابخانەکان و ینی بە جۆرە لە جۆرەکانە مەخلاقە ببەخشنەوە پەروەردەیەکی جوان بدەنە قوتابیەکانتان ئەی بێگومان ئێمە وەکو عەرزم کردی ئێمە لەبەروەی خاوەنی ئەم منهەجە ڕەبانیین و خەڵکی خۆمان وا پەروەردە کردووە تۆ تەماشا ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هەر لە سادەترینیانەوە تا دەگاتە سەرکردەکانیان یعنی تەماشا دەکەی ئەخلاقیان لێ دەبارێ ئەدەبیان لێ دەبارێ ڕەوشتیان لێ دەبارێ دینداریان لێ دەبارێ یعنی بەڕاستی ئێستان هەر کە دابینی دڵت دەگەشێتەوە کە تەماشا خەڵکێکی کە دەکەی بە ناوی ئازادی و دیموکراتیەوە خەڵکیان فێری ئیباحیەت کرد خەڵکیان فێری مەشروب خواردن و نێرگەلە کێشان و جگەرە کێشان و قومارکردن و بێ مبالات گەنجی ئەمڕۆ یعنی گەنجێکی لا مبالاتیان پێ زۆر بە کورتی بێن بڵێ ماوەستان مستەفا ئەگەر بۆ نمونە لەناو پەروەردەیە شتێک نەبێ ڕێگری لە بۆ نمونە نێرگەلە و مەشروب و هەموو ئەمانە بکا کە پەروەردەیەکی باشی بداتێ ینی ئیتر ئۆتۆماتیکی ئەچێت بەرەو ئەم شتانە ئێستا پەروەردەیە ئەمە فەراغە لەوەیە بەڵێ چونکە لەبەر ئەوەی گەنج لە فەراغێکدا دەژی گەنج قوتابی نەکە قوتابیش خەڵکی کەش لە فەراغێکدا دەژی ئیمامی شافعی قسێکی زۆر جوانی هەیە بەڵێ نەفسك إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل نفسك ئەگەر تۆ بە حەقەوە مەشغوڵی نەکەی با چاکەوە مەشغوڵی نەکەی ئەو بە خراپەوە مەشغوڵت دەکات وەکو عەرزم کرد ئێستا ڕێگەی چاکە گیراوە دەرگای مزگەوتەکان دادەخرێ ئاسایش حەب بزانی گەنجێک دەرسی ئەخلاق و قیەم و بەهای جوان و قورئان و دینداری فێری خەڵک دەکات بۆ شێوەیەک دەگەنە سەری و بانگی دەکەن و ئەگەر دارکاری نەکەن چاچی هەڕەشەی لێ دەکەن کە ئەگەر لە داهاتوودا کاریشی وا بکەی ئێمە لەت قبوڵ ناکەی بەڵام ئازادی و دیموکراتیەکە بۆ هەموو شتە خراپەکان ئاوەڵایە گەنج هەتا سەعات 12 شەو هەتا 2 شەو سەرخۆش بێ نێرگەلە بچێشێ قومار بکە شەو نیوەشان بشتە ماڵەوە دەڵێن ئەمە ئازادیە برادێرە بۆ جێرامەوە باش فەرموو دێمەوە بۆ دوای ئینشاڵڵا بۆ باس بکەم سەبارەت بە دەستگا ئەمنیەکان هێزی پێشمەرگە هەموو ئەمانە ماوەستا ئێوە چیتان هەیە بۆ کە سبەینێ هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێت هێز ئەمنیەکان هەمویان سەرجەم لە خزمەتی خەڵک و حکوومەتا بێت نەک لە خزمەتی حزبدا بەتاکید ئەمە پێشووتری زۆر داکۆکیمان کردووە زۆر هەوڵمان داوە و بە خیتابی سیاسیمان بە ئیشی پەرلەمانیمان لە ڕاگەاندنا کە دەبێت هێزی پێشمەرگە شکۆی بۆ بگەڕێتەوە شکۆ چۆن دەگەرێتەوە پێشمەرگە زۆر ماندوو دەبێت بەرگری باشی لەم نیشتیمانە کردووە بۆیە ئەگەر پێشمەرگە مولکی هەموو هاوڵاتیان بێ و خۆی بە خاوەنی هەمولانە سیاسیەکان بزانێ و هەمولانە سیاسەکان پێشمەرگە بەهی خۆیان بزان هەموو هەوڵاتیان مشکوەیەکی گەورەترە لەوەی کە پێشمەرگە ببێتە مڵکی یەک حیزب خۆی بە خاوەنی بزانێ یەک حیزب ئاراستێکە بۆ چکە دوجار ئەو حیزبە نوێنەراتی هەموو خەڵکی کوردستان ناکە بە ڕێژێکی زۆر کەم نوێنەراتی هاوڵاتیانێکی دیاری و بەرچاوەکە بۆیە ئێمە و کۆمەڵ ئیسلامی هەر وەک شکۆی پێشمەرگە داوا دەکەین و هەوڵ دەدەین بەردەوام ئیش دەکەین پرۆژە تەقدیم دەکەین بە پەرلەمان ئەمە ببێتە یاسا بە تاکید کە ئەگەر یاسای ینی فشاری جێبەجێکردنیشی هەبێ کە پێشمەرگە مڵکی هەموو خەڵکی کوردستان بێ بە هەمان شێوە هێزە ئەمنیەکان کەمە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی ئەو ئەمنیەتی لە کوردستانە هەیە بە ماندووبوونی و شەونخونی ئەوان بووە و بە تاکید کاریگەر بەڵام دوجار لە بەریەکەوتنە سیاسیەکانە دەبێت ئەم هێزە سەربازیە ئەم هێزی پێشمەرگەیە هێزی ئەمنی بێلایەن بێ و ئەمە وا دەکا بەڕاستی دیموکراسیەکی حەقیقی لە کوردستان دروست دەبێت بەڵام بۆ نمونە مامۆستا سەفا لە 4 ساڵی داهاتوو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی پرۆژەیەکی هەبوو کە سەبارەت بە ژیان و خۆشگوزارانی بۆ پێشمەرگە و گەڕانەوەی شکۆ تەنانەت بۆ نمونە بەشێک لە خاڵەکان بەڕێز کاک سۆران مەرخووی بە
بەدەستی خۆی پێی زیاد کردبوون دوجار بۆ پرۆژەیەکی گشت و خوێنەوەی یەکەمیشی لەسەر کرا بەڵام خوێنەوەی دووەمی تاخیر کرا زۆر جار کۆسپ و لەمبەر بۆ پرۆژەکانیش ڕەنگە دروست بکرێت لە داهاتوودا کێوە دەتانەوێت یانێتێکی باشتان هەیە بۆ ئەمانە لە 4 ساڵی داهاتوودا چی دەکەن کە پرۆژەکانتان سەر بگرێت جاروک ملاحەزەی بەڕاستی ئەوە تێبینێکی جددی بوو لای ئێمە ئەو لایەنانەی کە خۆیان بە خاوەنی هێزی پێشمەرگە دەزانی واتە هێزی پێشمەرگە لە وەکوتم لە شکۆی بەنیشتمانی بوونەوە دەهاتەوە بۆ حیزبی بوون حیزبەکانی دەرەوەی ئەو دەسەڵاتە زۆر داکۆکییان دەکردەوە بە تایبەت کۆمەڵی ئیسلامی زۆر داکۆکی دەکرد بۆ باشکردنی بژێوی ژیانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان چکەمانە نابێ بە گرفتی کۆمەڵاتیەوە سەرقاڵ بن نابێ هێزی پێشمەرگە لە بەرەکانی جەنگدا خەمی لای یعنی بەشێکی چاوی لە دوژمن بێ خەمی گەورەشی لە دڵیا خەمی ماڵ و منداڵی بێ لە ماڵەوە برسیە و کرێکی خاوەن خانوو دێتە سەری ئەمە بۆ هەموو هێزەکان بەڕاستی جێی تێبینی بوو لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی داهاتوو ئێمە وەکوتمان بەقەدەوەی کاکجلال هاوڵاتیان متمانەمان پێ دەدەن چکە ئەوە دەبێت بزانین ینی واقعیان ئێمە قسە بکەین کۆمەڵی ئیسلامی پێگەی لە پەرلەماندا چەند بەهێز بێ ئەندامانی پەرلەمانی چەند زیاد بێ وەنیە دەنگی زیاترە بۆ سەپاندن و داکۆکیکردن و بە دوواداچوونی مافی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان خۆ ئەگەر تو ڕێژێکی کەمت لەوێ هەبوو بەقەت کەمەکە کاریگەری دروستە بێ بۆیە ئێمە داواکەین لە هاوڵاتیان پشتیوانی کۆمەڵی ئیسلامی بکەن و پشتیوانی لیستی 1994 بکەن بۆ ئەوەی کە بە تاکید و بەڵام ئەوەی تێدایە کۆمەڵی ئیسلامی هەمیشەوە وەکوتمانە خۆمان بە بەرپرس دەزانین وەک دنیا وەک دوا ڕۆژ ئەگەر وعدێک پەیمانێک بە هەر توێژێک بدەین داکۆکی لێ نەکەین و پێم وایە خۆشیان شایەتی دەدەن بەڵام ئەوەی کە ئێمە دەتوانین ئەو پرۆژەیە جێبەجێکەین و بتوانین تەبەنیکەین بەقەد ئەوەندەیە کاریگەریمان لە پەرلەمان چەندە و بوونمان لەنێو حکوومەت بەقەد دەنگەکانمان چەندە ئێمە دەتوانین داکۆکی بکەین بۆیە ئەبینی ئێمە ئەگەر وەک باسم کرد وەزارەتێک لە دەستمانە بوو بێ خەڵکی وەزارەتەکە شایەتی دەدەن وەزیرەکە ئێمە چەند سەرکەوتوو بووە ئێخۆ ئەگەر دوو وەزارەت بێ ئەگەر سیان بێ وەنێ ئەگەر 6 پەرلەمان بین کاریگەریمان وایە ئەگەر زیاتر بێ ئەمە دەکەوێتە سەر هاوڵاتیان چەندێک متمانە بە ئێمە دەدەن کاکجرە بەڵام بە دڵنیایە ئێمە لە ساڵانی داهاتوە بەردەوامە بین لەو داکۆکیانە و زیاتریشی دەکەین چونکە بەڕاستی وەکوتمان یەکەم پاراستنی ئەم هەرێمە پەیوەستە بە هێزی پێشمەرگە و ماندووبوونی هێزە ئەمنیەکانەوە و دووەمیش وەکوتمان جوانێتی ڕەونەقی دیموکراسی لە کوردستاندا و حقیقەتی دیموکراسی لە کوردستاندا کاتێکەکەوە هێزە ئەمنیەکان و هێزی پێشمەرگە بە هیچ شێوەیەک تەداخل لە کارە سیاسیەکان دەکەن ئەوە لێگەڕێن بۆ ملمەلانەی حیزبیەکان ئەوە لێگەڕێن بۆ کارکتەرە سیاسیەکان بە مامەڵەی سیاسی بکەن پرۆژەی خۆیانیان هەبێ و دوجار بڕیارش بدەن و لێگەڕێن بە هاوڵاتیان بڕیار بدەن کێنیۆنەرات لەناو حیزبیشدا تەنانەت پێشمەرگە دابەش بووە بەسەر شەخسەکاندا ئەو هەر کارەساتێکی گەورەتر ئێمە بینیمان یعنی دەرەنجامی ئەو ئەگەر بڵێم یعنی ئەو شکستەی کە کرا لە بەسەر هێزی پێشمەرگا کە لە کاتی دەرەنجامی ڕفراندۆم 16 ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر بە تاکید وەکوتم بەشێکی علاقەی بەوە هەبوو کە حیزب تەداخلی لە هێزی پێشمەرگە دەکرد هەندێکی بە تەوجیهی حیزبی ململانە بەرەنگاری دەکرد هەندێکی بە تەوجیهی حیزبی دەکشایەوە دوجارە گەرەوە هێزێکی نیشتیمانی بێ و حکوومەتێک و وەزارەتێک ئاراستی بکات طبعاً پلانی خۆی هەیە چۆن مامەڵە دەکات چۆن دەڕاتە پێ چۆن دەکشێتەوە بۆیە دەبینی پەرتەوازەیەک دروست بووە لەناو ئەوەی کە لە ناو لایەنە سیاسیەکەی شاوەکو بینیمان هێزی شەخص هەبوو هێزێکی شخصی بەڕێگاری دەکرد و خەڵکێک شەهید دەبوو هێزێکی شخصی تر پاشەکشەی دەکرد و دوجار ئەوە بەڕاستی کارەساتە یعنی ئەگەر دادگا هەبێ دەبێەوە لێپرسینەوە بکە ئەگەر داواکاری گشتی هەبێ دەبێت لێپرسینەوە بکە ئەمانە بەڕاستی هاتی دەسەر دادگا و داواکاری گشتی ڕۆڵی ئەمانە چۆن دەبین و پلانتان چۆن هەیە کە ئەمانە سربەخۆ بن دوور بن لە دەستێوەردانی حیزبی چونکە ئێستا لە پەیامەکان لە ینی کارنامەی 4 ساڵی داهاتووشتان ئەمە هاتووە لە 4 ساڵی ڕابردووشدا ئەمەتان زۆر وتووە بە سەرکردە باڵەکانتانەوە بە پەرلەمانتارەکانتانەوە زۆر قسەیان لەسەرەوە کردووە کە پێویستە دادگاکان سربەخۆ بن داواکاری گشتی بە جوابێ لەسەر زۆرێک لە پرسەکان کە گەندەڵی تیا دەکرێت نەعادالەتی تیا دەکرێت 4 ساڵی داهاتوو دەتانوێت چۆن ئەم قسانەتان یان قەنەعەتیان پێ بکەن یان هەوڵ بدەن تیم دروست بکەن هاوکاری لایەنەکانی تر وەربگرن کە ئەمانە هەمووی بچەسپێنن بە دڵنیایەوە ئێمەش و هاوڵاتیانیش تێبینیمان هەبووە لە ئەدای دادگاوە داواکاری گشتی لە ڕابردوو ڕاست لەوانێ هەندێک خاڵی جوان کرابێ و ئێمە هەمیشە
لە بەرامبەرەکانیشمانەوە ئەگەر ململانی سیاسیمانە بێ شتی جوان کرێ دەستخۆشی دەکەین چکە ئامانجی ئێمە ئەوەی خەڵک خۆش بژی هەر کەسێک بیکە بەڵام تێبینیشە بووە بە تاکید ئێمە ئومێد دەکەین بتوانین ساڵانی داهاتوو دادگا کە لە هەموو کوتب لە هەموو دنیادا تاکێک هەر هاوڵاتێک مافی بخورێ هەتا گەورەترین دەسەڵات سەرۆکی وڵات دوجار ئەبێ پەنابەری بۆ دادگاوێک لای بکاتەوە واتە ئەو حەقەی کە مەزلوم لێی براوە و ئەو حەقەی زاڵم زەوتی کردو دەبێت دوجار دادگا وەریگرێتەوە ئەگەر وانە بوو ئەوە دەبینین بەم حاڵە دەگەین کەهین لەگەڵ ئەوە دوو ئیشی ئەمە بەڕاستی کە جارە نایشارینەوە بەشێک لە دادوەرەکان بۆ مەسەڵەن لە ئاستی پێویستانین کاکە هەندێکی بڕیارێکی حیزبی یعنی پێوەرێکی دروست نەبووە و پێوەرێک نەبووە کە دادوەرەکان لەسەر ئەساسی ئەم پێوەرە هەڵسەنگێنرێ بکرێ بە دادوەر ئەوەی کە یاسای تەواو کردو و خزمەتیە بووە لەسەر چه ئەساسی ئەکرێ بە دادوەر و دوجار زمانی ژیانیان هەبێ و بڵێن ئەمانە وابکە دادوەرەکان بێمنەت بن لە حکومەت کاک جەلال بێمنەت بن وەکوتم هێزە ئەمنیەکانیش ئەگەر هێزە ئەمنی و پێشمەرگە بێلایەن بن ئەو کاتە ئەوان لە بێلانە پشتیوانی یاسا دەکەن یاسای شتێ دادگایە کاتێک کە هێزی ئەمنی هێزی پێشمەرگە پشتیوانی دادگای کرد دادگا لە حیزب ناترسێ واگەرش بژێوی دابین کرا ئیشی بە حیزب نامێنێ و ئەگەر بە کەفاەت و توانای خۆی بە حاڵەتێکی نۆرمال بوو بە دادوەر لە خەڵ بێمنەتە بەڵام کاتێک تۆ وەک منەتێک من لە شوێنێک دانەی خۆبێ لە بەرامبەر منەتەکە ئەمری چاوم سبێنە بە گوێم بکەیت وێ ملکەتی جەنابەت بم ئێمە حاڵەتی ناتەبیعیە لە کوردستان ئێمە و کۆمەڵی ئیسلامی لە پرۆژەکان و کدا کۆکی ماکرۆ بەڕاستی هەوڵ ئەدەین دادوەرەکان بە حەقی خۆیان ببن بە دادوەر و دوجار ژۆکوتمان یاسا و هێزە ئەمنیەکان پشتیوانیان کە پارێزراو بن ئەوانش بتوانن بەڕاستی تەڵایەکی باش بن پشتیوانێکی باش بن بۆ جێبەجێکردنی یاسا و ئومێد دەکەم بەڕاستی لە هەر وڵاتێکە دادگا کەوتە ژێر پرسیارەوە وڵی هەیبەت بۆ هیچ شتێک لە یاسا لە کاری سیاسی و لە مافی هاوڵاتی بوون هیچ شتێک نامێنێتەوە بۆیە ئەبێ هەوڵ بدەین هەموو کوتمان لە ڕووی ڕۆشن بیرکردن و لە ڕووی میکانیزمی دانانی دادوەرەکان و لە ڕووی سەروەری یاسا و بێلایەنکردنی هێزە ئەمنیەکان و هەر جۆرێک لە فشاری وەکوتم سیاسی یاسایی ڕاگەاندن پەرلەمانی و ئەگەر دەسەڵاتمان ئەگەرێک ینی ئێمە بە پێی دەنگەکان و کاریگەری قورسمان لە حکومەت بووین وەزیرەکانمان نوێنەرەکانمان داکۆکی بکەن لەوەی دەبێ دادگا و دادوەرەکان سەربەخۆ بن تەنانەت ینی جیاوازی نێوان بڕیاری یاسایی هەیە لە هەولێر و لە سلێمانیش ڕایەن کەسێک لە هەولێر بۆ نمونە سکایانی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەربچێت بەڵام لە سلێمانی یا لە سلێمانی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەربچێت لە هەولێرە ئەم هەموو جیاوازیە شەیە تەنان لە نێوان یاساکاندا ڕەنگە دادگای سلێمانی بە پێ بڕیاری دادگای هەولێر نەجوڵێتەوە ئەلبەتە نەک لە هەموو دۆسیەکدا لە هەندێک دۆسی تایبەتدا هۆکارەکان چییە؟ یەکەم ئەوەیە کە وەکوتمان دادوەرەکان نوێنەراتی حیزبەکەن یانی وەکو حیزب مامەڵەکە ئەگەر حیزب ویستی لێرە ئەم یاسایە جێبەجێ بکرێ جێبەجێ دەکرێت ئەگەر ویستی نەبێ نابێ کەواتە چ مانایەک بۆ یاسا و دادگا ئەمێنەوە بەشی دووەم خۆی گرفتێک لەوەیە لە بەرامبەرەکە لە دەفەرێکە ئەوەی کە بڕیار دراوە یاسایی نییە سیاسیە کراوە بە یاسایی بە یاسا خەڵکێک تاوانبارە کرێ کە نەخێر ئەجەندایەکی سیاسی لە پشتە ئەو کۆڵی قەرەبوویەکی سیاسیە لەبەر ئەوە بەرامبەر پێوە پابند نابێ واتە لە هەردوو حاڵەتەکە یاوەیە کە بڕیارە یاسایەکە نادروستە ناعادیلانەیە بەڵکو ئەجەندایەکی سیاسی لە پشتۆ بڕارێکی سیاسی نەک یاسایی و بەشی دومیشی ئەوەیە کە وەکوتمان هەر دەڤەرێک دەسڵاتێک کە حکمڕانی تێداکە دادگاکانیش و دادوەرەکان دابش بوون بەسەر ئەوە تاوان ڕێزم هەیە بۆ ئەو دادوەرانەی کە سەربەخۆن کۆمەڵە دادوەری بەسەرن بە خاوەن شکۆمان هەیە بەڵام چی بکەن واقعەکە وای کردو جۆرێک لە جۆرەکان دەستیان بەسراوە وەک چی ینی کاک جەلال ئەگەر مەجالم بی دادگاکانی کوردستان چەند یاسایان دەرکرد و هێزی ئەمنی و هێزی پێشمەرگە و دواتر لایەنی سیاسی دەسەڵاتدار جێبەجێ ناکەن خۆ دادوەر خۆتان نەزانن پۆلیس نییە خەڵک بگرێ دادوەر دوای لێکۆڵینەوە دوجار بڕیار دەدا بە قەناعەتی خۆی کامە شتێکی بە پێی یاساکان بڕیار دەدا
دوایی کێ جێبەجێکە هێزی ئەمنی و پۆلیس جێبەجێکە کە جێبەجێنەکە دادوەر چی بکە بۆیە بەشێک لە دادوەرەکانی ئەمە ڕێزمانە عنی بەڕاستی شکۆی خوانیان پاراستووە ئەوە دەسڵاتە نایەڵێ شکۆی دادگا پارێزیە بەڵام بەشێکیشی چونکە بە ناتەبیعی و بە شێوازێکی نۆرمال نەبوو بە دادوەر ناچارە ملکەچە بە سیاسەتی حیزب و ئەوە ژوای کردەوە کووتمان لە دەڤەرەکان ئەبینین کە وەک زۆر جار وەک دوو حکومەتی جیاواز بووە دوو وڵاتی جیاوازیش مامەڵە لەگەڵ یاسا زۆر باشە دێمەوەلات ماوەستا سەبارەت بە گرفتە هەنووکەیەکانی پەروەردە ئێوە پلانی هەنووکەیشتان پێ بۆ چارەسەرکردنیان بە تایبەتی وەک دەبینی ئێستا ماوەسا بەدەست دواکەوتن یا پاشەکەوتی موچەوە دەناڵێنێ وە لەلایەکی ترەوە خراپی بینەکانی خوێندن سەقەتی سیستەمی پەروەردە وەک خۆتان زۆر جار ئاماژەی پێ دەکەن یا بۆ نمونە دوو دەوامی و سێ دەوامی لەناو پۆلەکاندا ئەمانە ینی پلانی هەنووکەیتان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە؟ بەڵێ ئەوەی کە جەنابێت ئاماژت پێکرد لەو کێشە و گرفتانە ئەوە بەشێکی زەقن لە پرۆسەی پەروەردە کە پێویستە چارەسەریان بکرێت چونکە بەڕاستی هەر لە بوونی کەمی قوتابخانەکان هەم لە خراپی ژینگەی قوتابخانە چەندەها قوتابخانەمانەیە بەرەو ڕوخان دەڕۆن چەندەها قوتابخانە هەیە حکوومەت بەکرەی گرتو هەر قوتابخانە نییە چەندەها قوتابخانەمان هەیە دوو دەوامی و سێداوامی تیا دەکرێت و پێویستە ئەمە پلانی بۆ دامدرێت و کاری جدی بۆ بکرێ شەو ڕۆژ بخرێتە سەریەک هەمووش لەبەر ئەوەی ئەمانە ئەم کێشانەوەکو عرضم کردی پێشتر لە وەڵامی پرسیارێکی پێشودا ئەم کێشانە لەبەرەوەی زوو خەمی لێ نەخوراوە بۆیەوە کەڵەکە بوون من لە سەفەرێکم بۆ ئەڵمانیا لە مامۆستایەکی ئەڵمانی پرسی مامۆستایە گوتم ئێوە لە ڕووی بیناوشتیوە دوودامی سگوتی نەک دوودامی وتی ئێمە قوتابخانەماندا دروست کردو بۆ ساڵانی ئایندە کە ژمارە قوتابیان ساڵ بە ساڵ زیادکە ئێمە ئێستا قوتاب شوێنمان هەیە چۆلە کەسی تیانە دامان ناوە ئەگەر لە فەرزەن ئەوە نەبوو شوێنیان بۆ بکەینەوە ئێمە نەکرد پلانمان نیە بۆ ساڵانی ئایندە کە پێویستە ببێت و ئێمە هەمیشە وەزارەتی پەروەردە دام و دەستگا پەیوەندیدارەکانمان ئاگادار کردوێتەوە و پێمان ڕاگەیاندبڵێ پلان هەیە و کێشەکان زۆر زەق و دیارن تەنها چی دەوێت خەڵکێکی شایستە خەمخۆر خەمی لێ بخۆ الحەمدولیلا داهاتیش زۆر زۆر بەڵام ئەو داهاتەکەش ئاوە تەخشان دەخۆن خەمی لێ بێگومان ئەمە ئەرچی ئێمەیە ئێمە ئەرچی ئێمەیە پەیامی ئێمە پەیامی پەروەردەیە قوتابخانەکان مامۆستا قوتابی منهج لە ڕەکیزە ئاساسیەکانی پەروەردەن کە دەبێ ئەمانە خەمیان لێ بخورێ ئەمانە ئاساسن و بتواندرێ نەکار ئەمەش شکۆ بۆ هەیبەت بۆ خوێندن بگەڕن شکۆ بۆ مامۆستا لە بەرچاوی عالەمەوە شەق لە مامۆستا دراتەنها لەبەروی کات بۆ سەر جادەکە داوا مافێکی سەر شەقامەکان داوای موچەکەی خۆی دەکات چۆن ئەم شکۆیە بۆ مامۆستا دەگەڕێنەوەیەوە ئەمە یەکەم ئەگەر بەراوردێ بکەین لە شکۆی مامۆستا لەگەڵ ڕێزی مامۆستا ساڵانی ڕابردوو واللهی مامۆستا هەیە شەرمی لە دوورەوە کە چای بە مامۆستاکەی کەوتووە یعنی لەرزی لێ هاتووە ئەوەندەی احترام و ڕێزی بۆ داناوە یعنی زیاتر لە دایک و باوکی دەتوانم ئێستا شکۆی مامۆستا خوێندکار جاروێ هەر لە بەرچاوی مامۆستا نهاتە ژوورەوە جگەرە شێشێ تەسبیحێکی بەدەستەوەیە مۆبایلەکەی بەدەستەوە لە بەرچاوی مامۆستا تەلەفۆن دەکا و لە مامۆستا چاوەڕان دەبێتە ژوورۆ نهاتە ژوورەوە یعنی بەڕاستی حاڵەتێکی زۆر خراپ ئەوە بێجگەلەوەی کە یعنی بەڕاستی هیچ ڕێزێکیان بۆ مامۆستا بێجگەلەوەی کە وەک جەنابەت فەرمووی شەق لە مامۆستا دەدرێ لێی دەدرێ هەڕەشەی لێ دەکرێت بە زۆر خوێندکار خۆی بە مامۆستا دەردەشوێنێ لەبەری مامۆستا هیچ حەسانەیەکی نییە هیچ یاسایەک نییە پارێزگاری لێ بکە بەڵکو نەکەرەوە ئەو یاسانی کاش بوون پێشتر کە ڕێزێک بوو مامۆستا ئەوەشان نێشت ئێستا ڵەن کاکە قوتابی خوێندکار سنتەرەوە بە هیچ جۆرێک بۆتان نییە هیچ هەڕەشەیەک هیچ شتێک لە قوتابی بکەن داشی قوتابی ئێستا زاڵ بووە بەسەر مامۆستاکەدا جاروێ قوتابی دەرناچێ بە هەڕەشەیەک مامۆستاکە ناچار دەکرێت کە دەری چێنێ جا من زۆر باشە خۆش مامۆستاک زۆر خۆی بەوە دەکرد وەڵڵای من خوێندکار دەرناچێنم ئاخری پیان گوتووی وەڵڵاهی چەقۆی پێیە دەری چواند بوو یعنی تماشاکە بەس گوتووی وەڵڵای ئێمە قبوڵی ناکەم مامۆستا ئەگەر یەک ڕستەی کورتم پێ بڵێ لەسەر پەروەردە کە سبەینێ کۆمەڵی ئیسلامی چی ئەتوانێ بکە بە زۆر بە کورتی چکە دەرفەتم نەماوە بەڵێ وڵا دەبێت چارەسەری ئەم کێشانە بە نەخشە و پلان بکرێ بە یاسا بکرێ یاسانەیە بەڵێ پلانتان هەیە بۆ داهاتوو بێگومان ئەم نەخشە یعنی پلانەکە دیارە تۆ کە کێشە هەبێ چارەسەریشی هەیە لكل داع دواء چارەسەری هەیە بەڵام وەکو عەرزم کردی دەبێت کەسانی مشورخۆر بەڕەوش بە پەروەردەکراوە ئەوەی ئەوڕۆ بەڕاستی دەسەڵات نەکرد پەروەردە هەر ئەوەی تەماشا دەکەی کەسانی ناپەروەردەی ئەم وڵاتە بەڕێوە دەبن پەروەردە نەکراون
صاحبی شەهادەیەکی وانە پەروەردەیەکی دووستی یعنی تۆ بەرپرسێک شەو ڕۆژ زۆر باش لە قوبارخانەکان لە پەروەردەی بێ دەبێت چی زۆر باش مامۆستا ئەگەر زۆر بە کورتی کۆتا قسەی خۆتم بۆ کۆڵ نەدەن بەردەوام بن چونکە بەڕاستی ئەگەر لە واقعێکی نۆرمالدا طبیعی بێ دەنگ نەدەی وەک لە ئەوروپا زۆردا ڕێژێکی زۆر کەم دەنگ دەدا بۆ چونکە مشکلەی نیە حاڵەتێکی نۆرمالە بە مؤسسەی کراوە کێشەی نیە بەڵام لە حاڵەتی نانۆرمالە ئەبێ هاوڵاتیان کاریگەریان هەبێ بەردەوام بن وەرنێڵن ئەجێندا و حەز و ئارزووی ئەو حیزبانە بێتە دیکە یانوێ خەڵک بێ ئومێد بێ تکا ئەەکەم لە سندوقەکانی دەنگدانەوە ئومێد دەکەم لە سندوقەکانی دەنگدانە ئەو ناومێدی ئەو دەسڵات ناومێدکەن و ئەو ناومێدی و ساردبوونەوە و کۆڵدانی هەوڵاتیان ببێتە گورجێکی قوز بۆ زۆر سپاس بۆ هەردوومیان یازی مامۆستا سەباح خارەمانی بینەرانی عزیز سپاس بۆ ئێوەش کە تام ساتە لەگەڵ مابوون بۆ هیوای کە لە بەرنامەکانی داهاتوودا لێرەوە بینەرمان بن وەی بزانن کە پلان و بەرنامەی کاری کۆمەڵی ئیسلامی بۆی کە هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەروایندێکی گەشتر ببات چۆنە و چییە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ